ڕێژەیەکی زۆر سەوزایی لە ناوچوون ڕێژەیەکی زۆر ئەو ئاژەڵ و زیندەوەرانەی کە لەو ناوچەیەدا ژیانیان بەسەر دەبرد لە ناوچوون ئەوە هەندێک لەو بەشە خاکانەی کە زیندەوەر و ڕۆکی تێدا دەژیت کە ئەمانە تووشی کارەساتی جینۆسایدی ژینگەیی بوون بۆیە ئەمانە تا چەندین ساڵی تر ئەو ژیانە کە زووتر تێدا بوو نایەتەوە بەرهەم چونکە بۆی ئەو ماوەدە تەقەمانیانە کە لە زەویەکەدا بوونیان دروست بوونە و ئەگەر بەروبوومەکەش هەبێتن ماوە بە ماوەدی چیمیایی زیانی پێدەگات لەگەڵ ئەوەشدا ئەو دارانەی کە بەهۆی تۆ بارانەکە یان بەو هەڵمەتە جینۆسایدی بڕینەوەی دارستانەکانی کە بە بیانووی هێزەکانی پەکەکە دەستیان پێکرد کە ئەمە تا پێویستی بە دەیان ساڵی تر هەیە بۆ ئەوەی جارێشتر بگاتەوە ئاستەی خۆی کە ئێستا بوونی هەیە. ئێمە هەتا ئێستا ئێمە هیچ لایەنێک نەیتوانانی وەکو لایەنێکی فەرمی سەردانی ئەم شوێنە بکاتن تا بزانین چۆن مامەڵی لەگەڵ ئەم ژینگەیە دەکە ئایا ئەو ژینگەیە کە لەوێ مامەڵی لەگەڵ دەکا ژینگەیەکی لەبارەیە یان لە ناوبردن و جینۆسایدەکانی بەردەوامە بە بڕینەوەی دارستانەکان بۆ ئەوەی پێگەی خۆی قەیم بکاتن یان بردن و ڕێخستنی خاکەکەی تێکدانی خاکەکەی بۆیە ئێمە ناتوانین ئێستا بڵین چۆن مامەڵی لەگەڵ دەکات چونکە بەپێی ئەو زانیاریانیم کە دەستی پێکردووە بە خراپەیی دەستی پێکردووە بە خراپەیەکی تۆقێنەر دەستی بە تێکدانی ژینگەی ئەو ناوچەیە بە کیلۆمەتر نیە بەڵکو بە هێکتارە یانی بۆ سنوورە گەیاندووە زیاتر لە کە زیاتر لە 30 قوڵای بە قوڵایی هاتووتە داخلی هەرێمی کوردستان بوو کە بە پانتایەکی زۆریش داخلی ئەم سنوورە بووە ئەوانش وەکو داگیرکاری هاتووە بۆ لە ناوبردننی و ژینگەی وێرانکردنی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەی کردوتە بیان و بۆ ئەوەی ئەم ژینگەی لە ناو بات.